إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، لباسي خاڵی سێیەمین یان کاری سێیەمی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم کاتێک ئەگاتە مەدینە، کە ئەویش بریتیە لە نووسینەوەی دستوری مەدینە. باسی گرنگی ئەو دستورەمان کرد کە لە کاتی خۆیان چەند گرنگ بووە، چەند جێی شانازیە بۆ مسلمانان و بۆ هەموو مرۆڤایەتی کە پێش 1400 ساڵ پێش ئێسا دستورێک بنووسرێتەوە بۆ بچووکترین دەوڵەت لەو سەردەما. هەفتەی پێشوو باسی ئەومان کرد چەند گرنگە ئومەتی ئیسلام لەژێر ئەو دستورەیە بوو بە یەک، فەرق و تەوافە نەما، نە لە بەینی عەشرەت و تیرە و تایفە، نە لە بەینی قەومیەتەکانیشە، نە لە بەینی ئەهلی زمانەکانە، ئەم زمان لەگەڵ ئەو زمان. ئەم فەرق و تەوافانە هەمووی کۆتایی پێهات. ئەوەی کە مسلمانان یەک ئەخا عەقیدە و بیر و باوەڕە. خۆشەویستەکانم، عەقیدە و بیر و باوەڕ ئومەتی ئیسلامی یەک ئەخا کە لەسەر بنەمای عەقیدە، لەسەر بنەمای بیر و باوەڕ یەک بگرن، نەک لەسەر بنەمای خوێن. ئەمە وای کرد کە مسلمانان ئومەتی ئیسلام وەلاء و پشتیوانیان لەبەر خاتری خوا و پێغەمبەرەکەی بێ، نەک لەبەر خاتری عەشیرەت و قەومیەت و زمان. ئەمە وای کرد کە گەڕانەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا بێ لە مەسەلەی حوکمە، بۆ لای شەریعەتەکەی خوا بێ لە مەسەلەی حوکمە، نەک بۆ لای عورف و عادەت و ئەوەی کە لەناو خەڵکا باوە. ئەمە بەم شێوە مسلمانانی جیا کردەوە لە غەیری مسلمانان، و جیاکردنەوەی مسلمانان لە غەیری مسلمانان مەسئلەیەکی مەقسوود بوو لەو سەحیفەیە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەبەستەوە هەوڵێدا مسلمانان لە غەیری مسلمانان جیا بکاتەوە. چونکە خۆشەویستەکانم، هەر دینێک یان هەر فکرە و بیر و باوەڕێک ئەگەر یعنی جیات نەکاتەوە لە بیر و باوەڕەکانی تر، لە دینەکانی تر، بەڕاستی ئەتاوێتەوە. بۆیە ئەبێ هەندێک شتی ببێتە مایەی شانازیکردن و جیای بکاتەوە لە دینەکانی تر. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دوای 16 مانگ یا 17 مانگ لەو بەینە کاتێک هاتە مەدینە، کاتێ مسلمانان تا ئەو کاتە تا 16 مانگ تا 17 لە بین 16 و 17 وەکو لە ڕیوایەتەکانە هاتووە، ڕوویان ئەکردە بەیت المەقدس وەکو قیبلە، وەکو ڕووگە لە کاتی نوێژەکانیانە. بەڵام لە دوای 16 تا 17 مانگ بڕیار درا کەوا مسلمانان ڕوو بکەنە کەعبە، چونکە ئەوە ڕووگەی جوولەکەی و
ئەبێ ئیتر لە جوولەکە جیا ببنەوە. تەنانەت لە زۆر شتی ترە، لە زۆر شتی ترە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەی فەرموو جوولەکەکان نوێژ بە خوفەوە ناکەن، یعنی ئەو پێستەی کە وەکو جۆراب وەکو گۆرەوی ئەکراوە پێ یان بە نەعلەوە نوێژ ناکەن، ئێوە بە نەعل و بە خوفەوە نوێژ بکەن. یعنی ئاساییە مسلمان ئەگەر پێڵاوەکەی یان نەعلەکانی ئەگەر پاک بێ نوێژی پێوە بکا، ئەمە بۆ ئەوەی جیاد بکاتەوە لە جوولەکە. ئەی فەرموو جوولەکەکان ڕیش و سەری سپیان، مووی سپیان، یعنی مووی سەر و ڕیشیان بۆیاغ ناکەن، ئێوە بۆیاغی بکەن، خۆتان جیاکەنەوە لە ئەوان. یعنی ئینسان ئەگەر سەر و ڕیشی سپی بوو ئەتوانێ بە پێی ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیاغی بکا بۆ ئەوەی خۆی جاکاتەوە لە جوولەکە و لە دینەکانی تر. حتى لحديث پیغمبر صلى الله عليه وسلم أي فرمو من تشبه بقوم فهو منهم، هر کەسێک لاسایی قومێک بکاتەوە ئەوە لە ئەوانە. ئەمە بۆ ئەوەی مسلمانان خۆیان جیاکەنەوە لە جەژنیانە لە مناسباتیانە. تەنانەت لە عاشورا کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەدینە بینی جوولەکە ئەیگرن ڕۆژووی عاشورا، فەرمووی ئەمە چییە؟ ئەم ڕۆژوە وتیان ئەمە ئەو ڕۆژەیە کە خوای تەعالی موسای سەرخست بەسەر فیرعەونە، موسا پێغەمبەری بەنی ئیسرائیل بوو، ئێمەش بۆیە ئەیگرین. پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاریدا ئەو ڕۆژە بگرێ. پاشان دوای ئەم جیاکردنەوانە، دوای ئەم ئەوەی کە مسلمانان ئەبێ خۆیان جیاکەنەوە لە جوولەکە، وتیان ئەی پێغەمبەری خوا جوولەکەش ئەم ڕۆژە ئەگرێ، یعنی ئەم ڕۆژی عاشورا ئێمەش ئەیگرین جوولەکەش ئەیگرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ساڵی داهاتوو ئەگەر مام ئێمە 9 دەیش ئەگرین بۆ ئەوەی لاوان جیا ببینەوە، ئێمە ڕۆژی نۆیەم و ڕۆژی دەیەمیش ئەگرین، یعنی تاسوعا و عاشورا ئەگرین بۆ ئەوەی مسلمانان جیا بنەوە. و حەدیث زۆرە لەسەر ئەوەی کە مسلمان خۆی جیاکاتەوە لە غەیری مسلمان، حتى تەنانەت لە قژی سەرتا، یعنی لە تاشینی قژی سەرتا تو ئەبێ شانازی بکەی بە شێوازێک قژی سەرت تەراژ بکەی و حەلاقەکان ئەبێ بە شێوازێک تەراژی بکەن کە ئیسلام داوای کردووە. لە جلوبەرگتە، لە هەڵسوکەوتە، لە دانیشتنتە، لە ئاو خواردنەوەتە، لە نان خواردنتە، لە ژنهێنانتە، لە شایکردنتە، لە هەموو مناسبەیەکە ئینسان هەوڵ بدا خۆی جیا بکاتەوە لە دینەکانی تر و شانازی بە عاداتی دینی خۆیەوە بکە، بە عەقیدە و بیر و باوەڕی خۆیەوە بکە. ئەمە معنای ئەوە نییە کە مسلمان نایەوێ لەگەڵ غەیری مسلمانە بژێ. لەوانەیە سەیەکێک لە مێشکی ئەوە دروست ببێ ئەی ئیتر مسلمان چۆن لەگەڵ غەیری مسلمانە بژێ؟ هەر لەو صحیفەیە ئەوەش هاتووە، هەر لەو دستورەیە ئەوەش هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێکەوە ژیان دای ڕشتووە کە ئەفەرمێ إنه من تبعنا من يهود فإن له النصر والأسوة غير مظلومين ولا متناصر عليهم. هەر کەسێک لە جوولەکە لەگەڵمانە بەشدار بوو لەم دستورە، هەر کەسێک لە جوولەکە یا لە خەڵکی مەدینە لە دینەکانی تریش بەشدار بوو لەگەڵمانە لەم دستورەیە بڕیاریدا لەگەڵمانە بێ، ئەوە ئێمە لە کاتی پێویستە سەری ئەخەین، ئەویش ئەبێ سەرمان بخا. لە کاتێکە کە پێویستی کرد لە هەر حاڵەتێکە ئێمە سەری ئەوانە خەین و ئەوانش ئەبێ سەری ئێمە بخەن. وفەرمووی إن يهود بني عوف أمة مع المؤمنين. جوولەکەی بني عوف کە لە مەدینە ئەژیان ئومەتێکن لەگەڵ مسلمانانە، بەڵام مسلمان نابێت یەکەڵ ئەوان بێت، چونکە دینی ئەوان ڕاستە جوولەکە یان گاور، یعنی قەزمان نەسارا، ئەمانە دوو دینی ئاسمانین لە ئەسڵە، بەڵام دەستکاری کراون و پێویستە لەسەر ئەوان شوێنی پێغەمبەری ئاخر زەمان بکەون، چونکە هەر پێغەمبەرێک کە دێ ئەبێ شوێنکەوتۆکانی ئەو پێغەمبەرەکەی پێشوو شوێنی پێغەمبەرە تازەکە بکەون، بە تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری هەموو جیهانە. لەبەر ئەوە جیاکردنەوەی یان خۆ جیاکردنەوەی مسلمانان لە ئەوان معنای ئەوە نییە کە مسلمانان نایانەوێت لەگەڵ ئەوانە بژێن، بالعکس بە پێچانەوە ئەیانەوێت بژێن، بەس بە دینی خۆیانەوە، بە عزەتی خۆیانەوە.
ئەمجا هەر لەناو ئەو دستورەیە خۆشەویستەکانم باسی ئەوە ئەکا کە كل طائفة منهم تفدي عانيها بالمعروف والقسط بين المؤمنين. هەر تایفەیەک لە مسلمانان ئێمە وتمان لە ئیسلامە تایفەگەری نەما، عەشرەتایەتی نەما، قەومیەت نەما لە ئیسلامە. بەڵام ئایا ئەمە معنای ئەوەیە هەر تیرە نەمێنێ؟ ئێستا وەتانێ ئەبینێ ئەمە عەشرەتی فلانە و ئەمە عەشرەتی فلانە و ئەمە کوردە و ئەمە عارەبە و ئەمە فارسە و ئەمە چۆن؟ کاتێک ئیسلام ئەڵێن نەمێنێ مەقسەدی ئەوە نییە هەر عەشرەتەکان کۆتایی پێبێ یان قەومیەتەکان کۆتایی پێبێ. بە پێچەوانەوە ئیسلام حەساب بۆ عەشرەت ئەکا، حەساب بۆ ئەهلی زمان و قەومیەتەکان ئەکا، بەڵام لە چاکەیە. کاتێک ئەڵێن نەمێنێ یعنی لە ناحەقا شوێنی نەکەوێ، یعنی کابرایەکی عەرەب نابێ لە ناحەقا پشتگیری قەومەکەی خۆی بکات بێ بۆ داگیرکردنی قەومێکی کورد، هەروەها کورد پشتگیری قەومەکەی خۆی بکات و تەعدا و زوڵم بکات مەسەن لە قەومێکی تر کە بۆ نمونە فارسیان تورکیان هەر قەومێکی تر. ئیسلام لەوەیان نییە لەگەڵتا، ئیسلام لەوەیان نەگەڵتا تۆ ئەگەر عەشرەتەکەت بەکار بێنی بۆ تەعدا و زوڵم، وەکو لە هەفتەی پێشوە ئاماژەمان پێکرد، ئەگینا ئەگەر عەشرەت و قەومیەت و ئەمانە بەکار بهێندی بۆ عەدالەت و بۆ چاکی و بۆ شتی چاک، وەکو چۆن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەر عەشرەتێک یەکێکیان غەڵەتێکی لە دەست قەوما هەڵەیەکی کرد خوێنێک هاتە سەری یان شتێک هاتە سەری، هەمویان ئەبێ یارمەتی بدەن. ئەهلی ئەو عەشرەتە، ئەهلی ئەو بنەماڵەیە ئەبێ هاوکاری بکەن بۆ ئەوەی خوێنەکەی بدا. سەیرەکەی لێرە مەجالی عەشرەتی داوە ئیسلام، لەبەر ئەوە خوای تەعالا بە دەقی ئاەت ئەمە کۆتایی پێهێنێ، ئەم مەوزوعە ئەبڕێتەوە، یعنی خەتە وەسەتەکە ئەگرێ، نە ئەوەی عەشرەت هەر تەواو بتاوێنێتەوە وەکو هەندێک فکرە لە دنیاە ئێسەواکەن، و نە ئەوەی عەشرەت بکاتە جێگەی عەقیدە و جێگەی بیرروباوەڕ، یعنی عەشرەت بێتە شەریعەت. ئیسلام هات وەسەتی گرت عەشرەت و بنەماڵە و قەومیەت و ئەمانە بۆ چاکە بەکار بهێنرێ، بەڵام حکمی خوایە، شەریعەت شەریعەتی خوایە. لبرو خوای تعالى فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى، أي خلقنا إيما من حموي لا نير وميك دروس كردوا، يعني إيما همو من كري آدمي كري حواي يسبون من أجر من بلهم عشرة فلان شانازي بكين إيما بون من فلان عشرتين، أي خلا سنوي أو عشرة همو من عشرة كان كريك باو كترين، أجر إيما همو من مثلا باوك من يك عشرة بيبون من بريك لم جماعته لسر يعني عشرة يك باو كان هبي كري أو باو كانوا بويا عشرة كان بناي أو ناو نراوة، أي خلا سنوي أو باوكا همو عشرة كان أبن با يعني خواني باوكي كتير، يعني يبون منها همو لا كرد دايك أجرن، همو كرد وعرب وفارس وأمانة همو لأخيرا يك باوكي يعني كآدم أو يدايك شانه كحوايا كوابو إما همو من لجاتي أو شانازي بكين وعشرة بنمالة وقوميات بكار بينين بو خرابة إما همو من كري آدمين وكري حواي. خوي تعالى وافرمي أم جاء فرمي إيوه من جاء كردوا كلنا ويكا جابون وبونا شعوب وقبائل، يعني بون بنتوو بتيرو هوزو عشرة، أما هموي لبر خاطر شاكل يتعارفوا، أما بو أويك إيوه تريب ناس وشاكبكن وشاكب لاو كنوا بلام هر كاتي تيرو عشرة أمانة بو هوي آجاوا بو تعدا هوي ظلم أو كاته لتعارفوا نامن يبيت لتعاركوا، يعني ايوه خوا ايما كرد عشرات بنمالا نتوى تاوى كل قال يكا شر بكين تام عشرة الشمشير هالقريه لو كيترو او كيتر شمشير اشتيوانيه. اسلام اوي بينا خوشا ونيه الله وناجب بمنه وايسا كهيا من نالم ايسا النيه بل هيا ايما قراينا توبو جاهليتي برلا اسلام لزور شتمانا ايما قراينا توبو جاهليتي بيش اسلام براينا ايما مسلمانين ايسا الليله هموما لنجي جمعي مسلمانانا دانشتوين، بس زورك لأخلاق كان من أخلاقي غيري إسلاما، زوريش زور نكم زورك لأخلاق كان من أخلاقي جاهليته، بونو منا عشرة آياتي بونو منا اللباس من بونو منا تعاملها السكوت من بونو منا هيا مسلمان وهيا مثلا ميراتي خشككي داگيركا هر وقت جاران الله شون كتشبه ميراتي هبه وقت جاهليتي نفامي بيش إسلام، يعني برا دوسيا برات سريان كردوتا يكاو ميراتي خشككان داگیر نایدنە خوشکەکان نایدنە پچ نایدنە ژن وەکو ئیسلام داوێتی.
ئەڵێ بۆ بڕۆم بۆ ئەم پارەی باوکمانە بدرێ بۆ زاوا ببرێ نازانێ خۆشی داتە کچی خەڵکی تر خۆشی ژن یەکێتری خواستووە ئەویش هەر هین نییە بەشدار نییە بۆیە حکومەکەی خوا ئەبێت تەطبیق بکرێت ئێمە لە زۆر شتۆ لاماندا ئێستا ئەم شتانە ئەبێ بگەڕێنەوە ئەگەر ڕاستەکەین مسلمانین ئەبێ بیگەڕێنەوە بۆ ئیسلام بۆیە خوای تەعالا فەرمێ باشترین کەستان بەڕێزترین کەستان ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم لای خوا کێ بەڕێزە عەشرەتی فڵان نا قەومیەتی فڵان نا ئەمانە بەڕێز نین لای خوا کێ تەقوای هەبێ با عەشرەتێکیشی هەبێ هەر ناوی نەبێ لەناو خەڵک مادام ئەهل تەقوایە ئەوە لەسەرەوەی هەمووانە إن الله عليم خبير خوا عليم و زانایە ئەزانە چی باشە بۆ ئێوە خوا خەبیر و ئاگادار ئەزانە چی باشە بۆ ئێوە ئێوە ئەگەر من لەدەنە شەریعەتەکەی خوا خۆتان خەسارەکەن لە حەدیث هاتووە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم كلكم بنو آدم ئێوە هەمووتان بنی ئادەمن يعني کوڕی ئادەمن يعني ئادەمی زادن و ئادەمیش خوا لە خۆڵ دروستی کردووە خەڵکانێکی یان واز تێرن لە شانازیکردن بەناو عەشرەت و قەومیەت و نەتەوەوە من فڵان عەشرەتم من فڵان قەومیەتم سێنگ دەرەکا و فشە فریشی پێوەکە یا وازی لێ تێرن یا خوای تەعالای خوا ئەمەنە بێڕێزە بن لە قالۆنجە بێڕێزترە بن تۆ فشەی بە چی واکەی یعنی خۆت شانازی و خۆ هەڵڵان بە ناوی عەشرەتی فڵان و بە ناوی بنەماڵەی فڵان و بە ناوی قەومیەتی فڵان ئەمە چییە یعنی والله ئەو کەسانە لای خوا لە قالۆنجە بێڕێزترن بە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لە شوێنێکی ترا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەم نەسەب و عەشرەت و تیرە و قەومیەت و ئەمانە بۆ ئەوە نییە ئێوە زوڵم لە یەکتری بکەن تەعدا لە یەکتری بکەن چونکە ئێوە هەمووتان کوڕ یەک پیاون ئیتر شانازی بە چیوەکەن تۆ ئەڵێ وەڵام من کوڕی کێم یا کوڕی کێ ئەڕۆیتەوە سەر ئادەم عەلەیهی السەلام ئەویش هەر کوڕی ئادەمە کەوابوو ئێوە هەمووتان لە ئادەم و لە حەوان خوای تەعالایش لە ڕۆژی قیامەتە پرسیارتان لێ ناکە هیچ کەسێ لە ڕۆژی قیامەتە پرسیاری لێ ناکرێت تۆ کوڕی کێی جوولەکە خوا بەرزیانی کردو ئەفەرمێ فەضەلەکم عەلە العالەمین بەهۆی تاعەت و عیبادەتیانەوە بەنی ئیسرائیل نەک جوولەکە بەس لەوەدا کە لایاندا خوا دایانی بەزان دەخوارەوە هەر قەومێک چاک بن خوا بەرزیان ئەکاتەوە هەر قەومێک خراپ بن خوا دایانە بەزێنێ بۆیە لە ڕۆژی قیامەتە چاکی بە تەقوایە بەرزی بە تەقوایە ئێمە باسی ئەومان کرد وتمان شریعەتی ئیسلام جامان ئەکاتەوە لە دینەکانی تر و لە قەومەکانی تر ئومەتی ئیسلام لەولاشەوە وتمان ئەمە معنای ئەوە نییە ئێمە نامانەوێت بژین لەگەڵ قەومەکانی ترە جا ئەم مەسئلە تۆزێک پێویستی بە ڕوونکردنەوەی ئایا حەقی دینەکانی تر حەقی نەتەوەکانی تر غەیری ئیسلام ئومەتەکانی تر بۆ نمونە جوولەکە گاور یان هەر کەسێ لە وڵاتی ئیسلامە ژیە ئایا حەقی نییە هیچ مافێکی نییە بژێ لە وڵاتی ئیسلامە نە وەڵڵا بە پێچەوانەوە شریعەتی ئیسلام ئەیان پارێزێ ئەمن و ئاسایشی ئەوان ئەپارێزێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێ کردووە کە ئەوان ئومەتێکن لەگەڵ مسلمانانە بە یەک و ئەژێن بەڵام هەرکێ دینی خۆی هەیە هەرکێ طقوسی خۆی هەیە حتا تەنانەت عیباداتەکانیان لە شریعەتی ئیسلامە منع نەکراوە کەنیسەیان هەیە هەر شتێکیان هەیە بۆ خۆیان کەنیسە و یعنی خۆیان بکەن لە شوێنی خۆیانە حتا تەنانەت لەسەر شریعەتەکەی خۆیان بۆیان هەیە مثلا ئەوان بەراز لای ئەوان حەڵاڵە بۆیان هەیە بۆ خۆیان بەراز بەخێو بکەن و بیشی خۆن هیچ منعێک نییە عەرەق بۆیان هەیە دروستی کەن و بیخۆن بەس بە عەلەنینە کە تەئسیر لە مسلمانان بکە بە شێوەیەک لە بینی خۆیانە هیچ منعێکی تیان نییە شریعەتی ئیسلام ئەوەی منع نەکردووە و منعی نەکردووە تۆ لەگەڵیانە چاک بی و احترامیان بگری و ڕێزیان لێ بگری خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سورەتی ممتحنە ئاەتی 8 بنص صريح أفرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوای تەعالا قەدەغەتان لێ ناکە ئێوە چاکە بکەن لەگەڵ کافرەکانە لەگەڵ غەیری دینەکانە بە تایبەت ئەوانەیان کە شەڕتان لەگەڵان ناکەن هیچ کێشەیەکیان لەگەڵتانە نییە دەرتانیان نەکردووە تەعدایان لێتان نەکردووە بۆ خۆتان چاکەیان لەگەڵا بکەن ئەوان هاوڵاتیەکن لە وڵاتی توێ ئەژێن و خوای تەعالا دادوەرانی خۆشەوێ دادگەرانی خۆشەوێ پێی خۆشە خوای تەعالا ئێوە چاکەیان لەگەڵا بکەن
بأخلاقی جوان معاملەیان لەگەڵا بکەن. و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أفرمي من قتل نفسا معاهدا لم يرح رائحة الجنة وإن ريحها ليوجد من مسيرة 40 عاما. كافر طبعا خوش بسكانم سي جورة كافر يكي هل لقل إما لولاتي إما هاو نجتمانية لقل إما أجي هر دينيكي هي كافر يكي تر هي هاتوا وكو پنابريك يان وكو سفيريك يان وكو تاجريك يان هر شتێکی تر ئەمانی پێدریا لەلایەن دەوڵەتمانەوە و بۆی هەیە لە وڵاتی ئێمە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە. هیچ ئاژاوەیەک و کێشەیەکی لەگەڵمانە نییە. ئەم دوو جۆرە هیچ مشکلەیەک ئەسڵەن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ دەستیان بۆ ببە تەعدایان لێ بکە بۆنی بەهەشت ناکە. ئەگەر چی بەهەشت چەندێک بۆنەکەی ئەڕوا لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە بۆنیشی ناکە. ئەی کام کافرە کە ئێمە لەگەڵیانە ئەجەنگین ئەو کافرەیە کە لەگەڵمانە ئەجەنگێ ئەو کافرەیە کە تێ وڵاتەکەمان داگیرکە ئەوەیان پێوترێ کافری حربی هەر کەسێ بێ وڵاتت داگیرکە بجەنگێ لەگەڵتا والله مسلمانیش بێت و ئەبێ بەرامبەری بۆستیەوە مسلمانیش بێ. یعنی کابرایەک بە ناوی مەسەن نەتەوایەتیەوە نەتەوە پەرستە بە ناوی تورکەوە بە ناوی عەرەبەوە بە ناوی فارسەوە تێ وڵاتمان داگیرکە تێ لە ماڵ و مناڵی خۆمان والله کوردیش بێ مسلمانێکی کوردیش بێ ئێمە نابێ پێی ڕازی بین. یەکێ بێ ماڵەکەم داگیر کاو تعدام لێ بکاو واریداتم بخوا و ناو با ناوخۆشی بنا کوردیش من چی سوودێکم لێ بینیوە ئەبێ دیفاع بکەم و بەرگری بکەم و دژی بۆستمەوە. ئیتر ئەمە ئەگەر کافر بێ ئەولاتر غەیرە دین بێ ئەولاتر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان چاوی بە جەنازەیەکیان هێنا جەنازەیەکیان هەیە تەپەڕیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵساوەپا لەبەر جەنازەکە هەڵساوەپا وتیان ئەی پێغەمبەری خوا جوولەکەیە ئەی فەرمووی ئەی ئەمە نەفسی نییە ئینسان نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەردەمی هەڵسا حتا جەنازەکەیان لە چاو گوم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانەنشت. حتى ئەم حەدیثە سهلی بنی حونەیف و قەیسی کوڕی سەعد لە جەنگی قادسیە لە ساڵی 15 ئەم حەدیثە ئەگێڕنەوە کە بۆ جەنازەیەک هەڵسان کە غەیرە دین بوو خەڵکەکە وتیان ئەی ئەوانە کافرن فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەی ئەمانەش مرۆڤن با کافریش بن تۆ ڕێزی لێگری ڕاستە تۆ نوێژی لەسەر ناکەی نابێ نوێژ لەسەر کافر بکەی چونکە ئەو نوێژە تایبەتە بۆ مسلمانان بەڵام ڕێزی لێگری و لە بەردەمی هەڵەسی کەوابوو لە ئیسلامە ڕێز لە غەیرە دین ئەگیرێ و ئەو ڕێزەشە مسلمانان يعني معناه ئەوە نییە کە تۆ ئەبی بە یەکێک لە ئەوان نا هەر وەکو ڕێز و احترامێک کە لە بینی ئێمە ئەوانە هەیە بەڵام تۆ شانازی بە دینی خۆتەوەکەی لە هەموو شتەکانی دینەکە تۆ بێ شانازی بە دینی خۆتەوە بکەی وەکو مسلمان حتى لە وڵاتی غەیرە ئیسلامیشا بژێی تۆ ئەبێت دیندارێتی خۆت بکەی جمعە و جەماعەتی خۆت بکەی نوێژی خۆت بکەی و شانازیشی پێوە بکەی. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە دامەزراومان کە لەسەر عەقیدە و بیر و باوەڕمان یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە هیدایەتی هەموو لایەکمان بدەی هیدایەتی گەنجەکانمان بدەی یا ڕەبی خوایە هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەب العالەمین.